داواتان دەکەم و ئەوەی کە بینی من ڕۆمبیل لە تایێرەی هاتووە. هەنگاو نوێیەکەی لاهور شێخ جەنگی چی دەبێت؟ دەتوانێت تۆپەکە لە قاچی هێزەکانی ئۆپۆزیسیۆن دەربێنێت و خۆی یاری پێ بکات یان دەبێتە بەشێک لەوان؟ دوای چەند مانگێک لە بێدەنگی و دوورکەوتنەوە لە هەر هەڵوێستێکی سیاسی لە پاش ڕووداوەکانی هەشتی تەمووزەوە بۆ یەکەم جار لە نێو بەشێک لە هاوڵاتیانی پشدەر و بتوێنەوە لاهور شێخ جەنگی دەرکەوت و ئەم جارە جیاواز لە جارەکانی تر بەبێ باسکردن لە ناوخۆی یەکێتی بێ ئەوەی خۆی وەک بەشێک لە یەکێتی وێنە بکات بە توندی دژی دەسەڵات و حیزبە فەرمانڕەواکانی هەرێم قسەی کردو باشکرا باسی لە پرۆژەی داهاتووی خۆی کرد. لاهور شێخ جەنگی ناڕزایی هاوڵاتیانی بەهەل زانی بۆ ئەوەی لە نێو ئەوانەوە باز لە کەم و کوڕی دەسەڵات و قەیرانەکانی هاوڵاتیان و هەموو ئەو کێشە و گرفتانە بکات کە بەرۆکی تاک بە تاکی ئەم هەرێمەیان گرتووە و خۆی بە جۆرێک وێنا کرد کە دەیەوێت وەک فریاد ڕەسێک دۆخەکە چاک بکات و بەڵێنی چارەسەری دۆخەکەیدایە هاوڵاتیان و گەنجانی دەڤەرەکە. بەڵام ئەم جارە وەک کەسێکی ڕەخنەگر و ئۆپۆزیسیۆن بەڵێنیدا نەک وەک کەسێک کە لە دەسەڵات دابێت و بەشێک بێت لە دەسەڵات. ئەو لە باسکردن لە حیزبە فەرمانڕەواکانی هەرێم باسی لەوە کرد کە ئەگەر حکوومەت و حیزبەکانی هەرێم خۆیان چاک نەکەن ئەوە پێش هاوڵاتیان دەکەوێت و هەوڵی چاککردنی دۆخەکە دەدات. 30 ساڵە تەحملەکەن ئەم 2 سێمان گەشت تەحملکەن وعد بێ ئەم حکومەتە چاکی دەکات چاکی دەکات من لەگەڵەوە پێشتان دەکەم بۆ چاکردن. ئەمەش وەک ئاماژەیەکی ڕوون بۆ ئەوەی لە داهاتوودا هەوڵی سەرمەشقی و ڕێبەرایەتی شەقامەدات. لاهور شێخ جەنگی لە قسەکانیدا چەند جارێک باسی لە خۆڕاگری و سەبەرگرتنی هاوڵاتیان کرد و داوای لە ئامادەبووان کرد کە چەند مانگێک خۆیان بگرن و پەلە نەکەن تا ئەوەی دۆخەکە دەکەوێت بە بارێکی تردا. ئەو بە ئاشکراوتی 30 ساڵە خۆتان گرتووە ئەم 3 مانگەش خۆتان بگرن و دوای ئەوە پێکەوە دۆخەکە چارەسەرەکەین. 30 ساڵە تەحملەکەن ئەم 2 سێمان گەشت تەحملکەن وعد بێ ئەم حکومەتە چاکی دەکات من لەگەڵەوە پێشتان دەکەم بۆ چاکردن. چاودێران پێیان وایە ئەمە ڕاستەوخۆ پەیامی لاهور شێخ جەنگیە بۆ بوونی جوڵەیەکی سیاسی نوێ بەتایبەت لەگەری ئەنجامدانی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستاندا. لاهور شێخ جەنگی لە پەیام و قسەکانیدا بە ئاشکرا وەک کەسێکی ئۆپۆزیسیۆنی توند خۆی نیشاندا و باسی لەوە کرد کە لەگەڵ هێزەکانی ئۆپۆزیسیۆندا هەماهەنگی دەکات و لەگەڵ هەریەکە لەنەوەی نوێ و یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی دادگەری قسەی کردووە و لە هەوڵی دروستکردنی بەرەیەکی بەهێزدایە بۆ چارەسەری دۆخەکە. لەگەڵ هەمووی قسەکردم یەک بگرن لە پێناواز لە کورسی بێنن لە پەرلەمان خەباتی پەرلەمانی کۆتایی پیادە پەرلەمانی ڕسوا کرد لە پێناوەی کە دێپێچیرەوە لە حکومەت هەرزوونەوەی نوێ لە ڕێگەی ئەندامێکی ئەنجومەنی باڵا و پەرلەمانتاری جوڵانەوەکەیەوە بە توندی وەڵامی لاهور شێخ جەنگی دایەوە و ڕایگەیان کە لاهور شێخ جەنگی باشترە بە دوای چارەسەری کێشەکانی خۆی بێت لە نێو حیزبەکەی پێشووی کە ئێستاش مەیلی گەڕانەوەی هەیە بۆ نێو حیزبەکەی نەک ئەوەی لە خەمی ئۆپۆزیسیۆندا بێت چونکە ناوبراو بەشێکە لە گەندەڵی و وەستانەوە دژی دەنگی ئۆپۆزیسیۆن و ڕای ئازاد. ئەم وەڵامەی جوڵانەوەی نەوەی نوێ پێدەچێت لە ترسێکەوە سەرچاوی گرتبێت لەوەی کە لاهور شێخ جەنگی تۆپەکەیان لە قاچ دەربێنێت و ئیدی خۆی یاری پێوە بکات و گۆڕەپانەکە کۆنتڕۆڵ بکات. بۆیە هەرزوو دژی قسەکانی بەدەنگ هاتن و هێرشی توندیان کردە سەری. لاهور شێخ جەنگی ئەگەرچی بەردەوام بە کەسێکی تند و خاوەن گوتاری ئاگرین دژی دەسەڵات ناسراوە و ئەو کاتەی کە لەسەرەوەی هەرەمی دەسەڵاتی حیزبەکەشی بووە بەردەوام دژی حکوومەت قسەی کردووە. بەڵام ئەم جارە جیاواز لە هەموو جارەکانی تر جۆرێک لە گوتاری جیاواز لە قسەکانی بەدی دەکرێت و پێدەچێت هەنگاوەکانی دەستی پێکردبێت بۆ پرۆژەکەی و جوڵانەوەیەکی نوێی سیاسی یان بوون بە بەشێک لە هەنگاوەکانی ئۆپۆزیسیۆن و لەگەڵ هێزەکانی دەرەوەی پارتی وێکێتی سەرقاڵی هەنگاوێکی نوێ بێت. ئەوەی کە جێگەی پرسیارە ئەوەیە کە ئەگەر لاهور شێخ جەنگی هەنگاوێکی لەو شێوەیە هەڵبگرێت و جوڵەیەکی سیاسی نوێ ئەنجام بدات دەتوانێت جەماوەری تۆراوی هێزە سیاسیەکان لە دەوری جوڵەکەی کۆبکاتەوە و خەڵکی لەگەڵ سندوقەکانی دەنگدا
سەردان ئاش بکاتەوە یاننا لە توانایدا هەیە کە ببێتە ژمارەیەکی حساب بۆ کراوی سیاسی لە گۆڕەپانی هەرێم و بەغدا و ناوچەکە یان ئەویش بە ژمارەیەکی کەمی کورسی پەرلەمان قایل دەبێت و دەبێتە بەشێک لەو دۆخەی کە ئێستا لە کوردستان دەگوزارێت هێزەکانی ئۆپۆزیسیۆن ڕازی دەبن کەسێک کە تا دوێنێ بەشێک بۆ لە پێگەی بڕیاردەری دەسەڵاتی کوردستان ئێستا بێت و خۆی وەک ئەوان پیشان بدات و بەشێک بێت لەوان یان نەخێت ئەوان دەیانەوێت بە ڕێگەی خۆیاندا بڕۆن و لاهور شێخ جەنگیش بە ڕێگەی خۆیدا ئەی ئەگەر وا بێت ئەو جوڵە سیاسیی لاهور شێخ جەنگی چ زیانێکی بۆ ڕێگەکەی ئەوان دەبێت و تا چەند کاریگەری لەسەر دەنگدەر و جەماوەری ئەوان جێدەهێڵێت. دڵنیاتان دەکەمەوە ئەوەی کە بینی ئەمڕۆ میلەت تا ئێرە هاتووە. من دڵنیاتان دەکەمەوە ئەوەی کە بینی ئەمڕۆ میلەت تا ئێرە هاتووە. هەنگاو نوێیەکەی لاهور شێخ جەنگی چی دەبێت؟ دەتوانێت تۆپەکە لە قاچی هێزەکانی ئۆپۆزیسیۆن دەربێنێت و خۆی یاری پێوە بکات یان دەبێتە بەشێک لەوان دوای چەند مانگێک لە بێدەنگی و دوورکەوتنەوە لە هەر هەڵوێستێکی سیاسی لە پاش ڕووداوەکانی هەشتی تەمووزەوە بۆ یەکەم جار لە نێو بەشێک لە هاوڵاتیانی پشدەر و بتوێنەوە لاهور شێخ جەنگی دەرکەوت و ئەم جارە جیاواز لە جارەکانی تر بەبێ باسکردن لە ناو خۆی یەکێتی و بێ ئەوەی خۆی وەک بەشێک لە یەکێتی وێنا بکات بە توندی دژی دەسەڵات و حیزبە فەرمانڕەواکانی هەرێم قسەی کردو باشکرا باسی لە پرۆژەی داهاتووی خۆی کرد. لاهور شێخ جەنگی ناڕزایی هاوڵاتیانی بەهەل زانی بۆ ئەوەی لە نێو ئەوانەوە باز لە کەم و کوڕی دەسەڵات و قەیرانەکانی هاوڵاتیان و هەموو ئەو کێشە و گرفتانە بکات کە بەرۆکی تاک بە تاکی ئەم هەرێمەیان گرتووە و خۆی بە جۆرێک وێنا کرد کە دەیەوێت وەک فریاد ڕەسێک دۆخەکە چاک بکات و بەڵێنی چارەسەری دۆخەکەی دایە هاوڵاتیان و گەنجانی دەڤەرەکە بەڵام ئەم جارە وە کەسێکی ڕەخنەگر و ئۆپۆزیسیۆن بەڵێنیدا نەک وەک کەسێک کە لە دەسەڵات دابێت و بەشێک بێت لە دەسەڵات. ئەو لە باسکردن لە حیزبە فەرمانڕەواکانی هەرێم باسی لەوە کرد کە ئەگەر حکوومەت و حیزبەکانی هەرێم خۆیان چاک نەکەن ئەوە پێش هاوڵاتیان دەکەوێت و هەوڵی چاککردنی دۆخەکە دەدات. 30 ساڵە تەحملەکەن ئەم 2 سێمان گەشت تەحملکەن وعد بێ ئەم حکومەتە چاکی دەکات چاکی دەکات من لەگەڵ ئێوە پێشتان دەکەوم بۆ چاکردن. ئەمەش وەک ئاماژەیەکی ڕوون بۆ ئەوەی لە داهاتوودا هەوڵی سەرمەشقی و ڕێبەرایەتی شەقامەدات. لاهور شێخ جەنگی لە قسەکانیدا چەند جارێک باسی لە خۆڕاگری و سەبەرگرتنی هاوڵاتیان کرد و داوای لە ئامادەبووان کرد کە چەند مانگێک خۆیان بگرن و پەلە نەکەن تا ئەوەی دۆخەکە دەکەوێت بە بارێکی تردا. ئەو بە ئاشکراوتی 30 ساڵە خۆتان گرتووە ئەم 3 مانگەش خۆتان بگرن و دوای ئەوە پێکەوە دۆخەکە چارەسەرەکەین. 30 ساڵە تەحملەکەن ئەم 2 سێمان گەشت تەحملکەن وعد بێ ئەم حکومەتە چاکی دەکات من لەگەڵ ئێوە پێشتان دەکەوم بۆ چاکردن. چاودێران پێیان وایە ئەمە ڕاستەوخۆ پەیامی لاهور شێخ جەنگیە بۆ بوونی جوڵەیەکی سیاسی نوێ بەتایبەت لەگەری ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندا. لاهور شێخ جەنگی لە پەیام و قسەکانیدا بە ئاشکرا وە کەسێکی ئۆپۆزیسیۆنی تند خۆی نیشاندا و باسی لەوە کرد کە لەگەڵ هێزەکانی ئۆپۆزیسیۆندا هەماهەنگی دەکات و لەگەڵ هەر یەکە لەنەوەی نوێ و یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی دادگەری قسەی کردووە و لە هەوڵی دروستکردنی بەرەیەکی بەهێزدایە بۆ چارەسەری دۆخەکە. لەگەڵ هەمووی ئەرسەکردم یەک بگرن لە پێناواز لە کورسی بێنن لە پەرلەمان خەباتی پەرلەمانی کۆتایی پیادە پەرلەمانێک سوود و ڕسوا کرد لە پێناوەی کە دێپێچیرە لە هەرزوونەوەی نوێ لە ڕێگەی ئەندامێکی ئەنجومەنی باڵا و پەرلەمانتاری جوڵانەوەکەیەوە بە توندی وەڵامی لاهور شێخ جەنگی دایەوە و ڕایگەیان کە لاهور شێخ جەنگی باشترە بە دوای چارەسەری کێشەکانی خۆی بێت لە نێو حیزبەکەی پێشووی کە ئێستاش مەیلی گەڕانەوەی هەیە بۆ نێو حیزبەکەی نەک ئەوەی لە خەمی ئۆپۆزیسیۆندا بێت چونکە ناوبراو بەشێکە لە گەندەڵی وەستانەوە دژی دەنگی ئۆپۆزیسیۆن و ڕای
ئازاد ئەم وەڵامەی جوڵانەوەی نەوەی نوێ پێدەچێت لە ترسێکەوە سەرچاوی گرتبێت لەوەی کە لاهور شێخ جەنگی تۆپەکەیان لە قاچ دەربێنێت و ئیدی خۆی یاری پێوە بکات و گۆڕەپانەکە کۆنتڕۆڵ بکات بۆیە هەرزوو دژی قسەکانی بەدەنگ هاتن و هێرشی توندیان کردە سەری لاهور شێخ جەنگی ئەگەرچی بەردەوام بە کەسێکی تند و خاوەن گوتاری ئاگرین دژی دەسەڵات ناسراوە و ئەو کاتەی کە لەسەرەوەی هەرەمی دەسەڵاتی حیزبەکەشی بووە بەردەوام دژی حکوومەت قسەی کردووە بەڵام ئەم جارە جیاواز لە هەموو جارەکانی تر جۆرێک لە گوتاری جیاواز لە قسەکانی بەدی دەکرێت و پێدەچێت هەنگاوەکانی دەستی پێ کردبێت بۆ پرۆژەکەی و جوڵانەوەیەکی نوێی سیاسی یان بوون بە بەشێک لە هەنگاوەکانی ئۆپۆزیسیۆن و لەگەڵ هێزەکانی دەرەوەی پارتی وێکێتی سەرقاڵی هەنگاوێکی نوێ بێت ئەوەی کە جێگەی پرسیارە ئەوەیە کە ئەگەر لاهور شێخ جەنگی هەنگاوێکی لەو شێوەیە هەڵبگرێت و جوڵەیەکی سیاسی نوێ ئەنجام بدات دەتوانێت جەماوەری تۆراوی هێزە سیاسیەکان لە دەوری جوڵەکەی کۆبکاتەوە و خەڵکی لەگەڵ سندوقەکانی دەنگدان ئاش بکاتەوە یاننا لە توانایدا هەیە کا ببێتە ژمارەیەکی حساب بۆ کراوی سیاسی لە گۆڕەپانی هەرێم و بەغدا و ناوچەکە یان ئەویش بە ژمارەیەکی کەمی کورسی پەرلەمان قایل دەبێت و دەبێتە بەشێک لەو دۆخەی کە ئێستا لە کوردستان دەگوزارێت هێزەکانی ئۆپۆزیسیۆن ڕازی دەبن کەسێک کە تا دوێنێ بەشێک بۆ لە پێگەی بڕیاردەری دەسەڵاتی کوردستان ئێستا بێت و خۆی وەک ئەوان پیشان بدات و بەشێک بێت لەوان یان نەخێت ئەوان دەیانەوێت بە ڕێگەی خۆیاندا بڕۆن و لاهور شێخ جەنگیش بە ڕێگەی خۆیدا ئەی ئەگەر وا بێت ئەو جوڵە سیاسیەی لاهور شێخ جەنگی چ زیانێکی بۆ ڕێگەکەی ئەوان دەبێت و تا چەند کاریگەری لەسەر دەنگدەر و جەماوەری ئەوان جێدەهێڵێت. دڵنیاتان دەکەم ئەوەی کە بینی ئەمڕۆ میلەت تا ئێرە هاتووە